بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين وعلى آله وأصحابه ومن صار على نهجه إلى يوم الدين. أما دواني برز خوشويز، السلام عليكم ورحمة الله وبركاته. سرتا پاش دەستخۆشی و دوعای خێر بۆ تەواوی خوشکان و برایان لە لقی ئینستیتوتی ژیار هەڵبجەی شەهید، دەستیان خۆش بێ و خوای گەورە پاداشان باتەوە بۆ دڵسۆزی و خەمخۆریە، و سوپاس و دەستخۆشی و دوعای خێریش بۆ دڵسۆزی و خەمخۆری ئێوەی ئامادە بوو. خوای گەورە ئەو چەند ساتەمان بۆ بکات بە زەخیرە و توێشی قیامەت، و وامان لێ بکات لە ئاست ئەو مەهامە گەورە بین کە خوای گەورە تەکلیفی لێ کردووی. دیارە سەرەتا من لێوە دەست پێکەم ئەو مامۆستا بەڕێزانە فەرمیان ئێمە هەوڵەدەین خوشک و برایەنێک کە خەم و هەموو دڵسۆزیان بۆ بانگەواز هەبێت داوەتیانەکەین بۆ کۆڕە. بۆیە بابەتەکە منیش هەر لەو چوارچێوەیە ئەو بابەتەمان ئامادە کرد، بەڵام وەک دەجێڕنەوە پێم وایە ئیمامی ئەحمەد بێ کە بەتەک کۆمەڵی خەڵکا تێ دەپەڕێ. حەزەکەم ئەمە لەگەڵ هەمومانمە. یەکێک لە ئامادەبووان پێی دەڵێ ئەم پیاوەتان بینیوە، ئەم پیاوە هیچ شەوێک بەسەرە تێ ناپەڕێت تا شەو نوێژ نەکات. دوایی ئیمامی ئەحمەد لەگەڵ خۆی قسەیەک دەکات، دەفەرمێ سەیری کە خەڵک چ گومانێکیان بە منە، لەبەرەوە لەو دەقە بەدواوە ئەگەر پێشووتریش بە بەوەی کارێکەوە شەو نوێژی کەم کرد بێ لەوە دووازی لێ نەهێناوە. ئێوەی ئامادە بووی بەڕێزیش بەو جێگەی گومانی ئەو خوشک و برایانە بانگی ئێوە کراوە کە ئێوە خەمخۆر و دڵسۆزی ئەو بانگەوازن. بۆیە بێ لەگەڵ خۆتان ئەگەر تۆ خۆشتان خۆتان نەناسن، خەڵکانێک وا دەزانێت کە ئێوە فعلەن ئەهلی بانگەواز و خەمخۆری خۆتان و ئەو خەڵکن. بۆیە ئەو قسەیەکی زۆر دقیقە کە ئینسان بۆ هەر شوێنێ بانکرا بزانێت بە چ مەهامێک بانکراوە. ئێستا ئێوە بە مەهامی خەمخۆری و دڵسۆزی و کاری بانگەوازی بات، بۆیە ئەبێ ئینسانیش لەو ئاسەدا بێت. بەڕێزان، دیارە ئەو عنوانەی کە هەڵمان بژاردووە تەنها عنوانەکە ئەگەر دابنیشی و پێناسەیکەی عنوانەکە کافیە کە الدعوة ضرورة شرعية وحاجة بشرية. بانگەواز کەلیمەکان هەچەند عارەبیە بەس وەکو کوردی وایە ضرورەتێکی شەرع و پەیامی خواییە، و لەگەڵ ئەوەشە پێویستێکی مرۆڤایەتی. بۆچی بۆ بە ضرورەتی شەرعی؟ چونکە پێویستی مرۆڤایەتی. ئەوە مەبادئێکی یان بابەتێکی مەقاسیدیە کە واجب کراوە کە لای شەرعی خوا پێویستە، لای شەرعی خوا هیچ شتێک پێویست نییە تا حاجەی مرۆڤەکان نەبێت. بۆیە بەڕێزەکانی من ئەم باسی کاری داعوە و بانگەوازە کە ئەم کەلیمەی لای هەمووتان ڕوون و ئاشکرایە کە ئێستا تەلەڤیزیۆن و ئەنتەرنێت و ئەو وەسائلە پێشکەوتوانە ئەوانە بوونە بە مڕەبی و سەرپەرشیاری یەکەم، نەک دایک و باوکەکان. بۆیە بەڕاستی خێزانی کۆمەڵگەی کوردیش لە مەترسێکی زۆر گەورەدایە، تووشی دەیان و سەدان جۆری کێشە بۆتەوە. هەر ئەلێرەوە ئەو ضرورەتی داعوەیە و ئەو حاجەی مرۆڤایەتیە بە داعوە و بانگەواز، و بە تایبەتی ئەو کەسانەی کە خوای گەورە فەزڵێکی لەگەڵ کردوون تەنها هەممی داعوەیان بۆ دروست بوو بێ. بۆیە لە ڕاستیە وەکو دواتریش دەیڵێن هەموو خەمی کاری داعوە کاڵایە کە بە باڵای هەموو کەسێکە ناچێت، و هەموو کەسێکیش تووشی ئەو خێرە گەورەیە نابێ کە خوا خەمێکی پێ ببەخشێ جگەل لە خەمی جان و ماڵ و جیرفان و خانەوادەی خۆی، خەمی ئەخلاقی ئەو خەڵکەی تر، کە ئەمە بەرەکەتێکە، فەزڵێکە. خوا بە هەر کەسێکی ببەخشێ ئەبێ زۆر لە خەڵکی تر سوپاسگوزار بێ، چونکە خەڵکی گەورە خەمی گەورەی هەیە. هەندێک خەڵک بەشی خۆشی ناکات، ئەوەتە بەشی نوێژێکی جوانی خۆشی ناکات، بەشی ئەدەبێکی خۆشی ناکات. بەڵام کەسانی وەکویەوە نەک بەشی خۆی نەک بەشی خانەوادەکەی بەڵکو بەشی جەماوەرێکشی کردو، بەڵکو بەشی خەڵکانێکە کا خەڵک لەلایەکەوە ئەخلاقی بە جۆرێکی تر ئێوە ڕای دەپسکێن و ئیهێنەوە ئەڵێن نا، ئەمە کەسی گەورەی دەوێت. بۆیە هەر بەشداریەکەتان هەر زەنی ئەو برایەنە هەر ئەمە کافیە بەوەی کە ئێمە بجوڵێنێ خەمێکمان بۆ دروستکە، هەمێکمان بۆ دروستکە. بێگومان مەسەلەی کاری داعوە لە ئەحکامی تەکلیفی لە واجبەکە خۆی دەبینێتەوە، نەک لە سنەت و مباحەکە. چونکە ئەگەر خوا نەخواستە ئێمە هەر کەس لای خۆیەوە
کەم تەرخەمی و سستێکی تیاکات ئەو کاتە دەبینین و دەزانین کۆمەڵگەی ئێمە بەرەو چۆ دەڕوا بەدەر لەوەی کۆمەڵگە بەرەو چۆ دەڕوات ئەی خۆمان لە بەرامبەر ئەو بەرپرسیارەتیە و لێپرسینەوەی خوایە چیمانەیە. جا بەڕێزەکانم کە عنوانەکەمان دەڵێ حاجەیەکی بەشەریە و یا ضرورەتێکی شەرعیە، ئێمە زۆر شت دەکەین، زۆر شت دەڵێین، زۆر هەنگاو دەنین، جاری وایە دەیزانین لەوانەیە هەڵەش بێ، بەس دەڵێن آخر چی بکەین بەخوا ضرورەتێکی خێزانیە و ضرورەتێکی کۆمەڵایەتیە و ضرورەتێکی ژیانمانە چی بکەین. بۆچی ئەوەندە جاری وایە دەست بۆ کارێک ئەبەی کە نەخوازراویشە لەبەر ئەوەی ضرورەتێکی ژیانێکی کورتی دنیاە. ئەی ئەگەر داوایەک ضرورەتێکی شەرعی بێ چەنی پێویستە. بۆیە زۆر جار دەست بۆشتی باشیش ناباشیش دەبین بەنیانووی ئەوەی کە دەڵێن ضرورەتێکی شەرعی ئاڵێن ضرورەتێکی ژیانە. ئازیزانم بەڕێزەکانی من، بەڕاستی من لەم بابەتە کورتە و لە ماوەی چارەکێک تا 20 دقە لەکوێی کاری داوایەک کە داوە کاری پێغەمبەران و لە ڕۆژی باڵغبوونەوە تا چرکە ساتی گیان تەسلیمکردن واجبێکە و کۆتایی پێ نایە و هەر کەس بە پێی توانە و مەجالی خۆی لە ماوەی چارەکێکا چی باسکەیت. بەڵام من لە ماوەی ئەم چارەکەیە تەنها 4 خاڵ باسەکەم. ئەم 4 خاڵە نە پێناسە و نە واجبی و نە دەلیل و پێویست بەوانە ناکە، چونکە بەڕێستان پێویستان بە باسی دەلیلی داعوی و پێناسەی داعوی نییە. یەکەم خاڵێک لەو خاڵانە کە ئەگەر کاتەکە زۆر بواە و سیمینارێکی ماوە بواە من دەمکرد بە پرسیار بۆ بەڕێستان، بەڵام هەر خۆم دەیکەم بە پرسیار و خۆشم وەڵامی دەدەمەوە. یەکەم خاڵێ لە کاری داعوە و بانگەوازیە، دوای ئیخلاس و هەدەفڕوونی چییە؟ یەکەم هەنگاوێک پێویستە خەڵکی داعی و بانخواز بینێ پێش ئەوەی ئیخلاس، ئەوە خاڵی یەکەمە، دوای ئیخلاسیش ئەبێ بەرچاوڕوونی و وضوح الهەدەفێکت هەبێ. دوای ئەم دوانە باز ناکەین، بەس دوای ئەمە ئەوەی کە پێویستە خەڵکی داعی بیکات چییە؟ طبعا ئەمەی کە من باسیەکەم بە بۆچوون و تێگەشتنی خۆم و بە قەنەعەتی خۆشم. نایکەمە پرسیارێک بۆ بەڕێستان، چونکە ماوەکە کە مەحەزمەکە دووسێ کەسم وەربگرتایە، بەڵام هەر خۆمان وەڵامی دەدەینەوە. بە بۆچوونی من یەکەم هەنگاوێکی کاری داعوی بۆ ئەوەی کەسەکە سەرکەوتوو بێ، بۆ ئەوەی کەسەکە ماندوو نەبێ، بۆ ئەوەی کەسەکە نەسەرما و گەرمای ژیان ماندووی نەکات، ئەوەیە یەکەم کار و هەنگاوێکی داعوە داعوەی خۆی بکات، داعوەی نەفسی خۆی بکات، کە ئەمە خاڵی سەرچی و سەرەتایی. ئەگەر بڕیارە ئەم داعوەیە خزمەتێکی گەورە دەکات، خێرە من با بچم داعوەی خەڵکەم و خۆشم لەبیر بچێت. ئەگەر خێرە ئەم داعوەیە بۆ دنیا و ئاخرەت باشە خۆم لەبیر بچێت، پێش هەمویان ئەوەی کە بە خەڵکی دەڵێم، ئەوەی بۆ خەڵکی دیاری دەکەم، ئەمە لە واجباتە، لە عیباداتە، لە ئەخلاقیاتە، پێش هەمویان داعوەی خۆمەکەم و دائەنیشم ئەڵێم ئەی نەفس ئەوە وەرە با من داعوەت بکەم، قوو ئەنفوسەکم و ئەهلیکم نار. ئەمە تەنها وەکو ئەڵێ یەک کەلیمە بۆ ئێوە کافیە. بۆیە پێش هەموو کارێک لە خۆمەوە دەست پێ دەکەم داعوەی خۆمەکەم. مالیە و ما عەلەیە، چی بۆ هەیە و چی پێویستە لەسەرم. بێگومان ئەمە یەکێکە لەو خاڵە زۆر سەرەکیانە کە من نامێت تەفسیلی لەسەر بدەم. خاڵی دووهەمیان کە زۆر گرینگە وەکو ئەویتر، کاتێ من بانگەوازەکەم پێش هەموو کەسێ ئەو قەنعاتە بۆ خۆم دروست دەکەم، ئەم بانگەوازەم لەبەر خەڵک نییە، لەبەر خۆممە. ئێستا من کاتێ نان دەخۆم خۆ لەبەر تۆ نان ناخۆم، لەبەر خۆم نانەخۆم. کاتێ جلد دەپۆشم لەبەر خۆم دەیپۆشم، لەبەر تۆ نایپۆشم. کاتێ کاسبی ڕۆژانە دەکەم لەبەر تۆ نایکەم، لەبەر خۆم دەیکەم. داعوەش یەکەم خاڵێک لەبەر خۆم دەیکەم، چونکە هەڵ ئەسم بە واجبێکی خۆم. خۆم من ئێستا نوێژی نیوەڕۆکەم، کوا لەبەر تۆ نوێژی نیوەڕۆکەم. بەیانیان هەڵدەسم 2 ئایەت قورئان بخوێنمەوە، کوا لەبەر تۆ دەیخوێنمەوە. بۆیە خاڵی دووهەم بۆ ئەوەی سەرکەوتووبی لە داعوەکەتە لەبەر خۆم داعواکەم، چونکە واجبێکی خۆمە، چونکە پاداشێکی گەورە بۆ خۆم بەدەستێنم، چونکە بەو داعوەیە دەتوانم شەرەفی ڕێزی لە خزمەت پێغەمبەر بوونا بەدەست بۆ خۆم بێنم. ئەو هەموو حەدیث و فەرمودانەی کە یەکێک لەوانە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە ویستی فەرحی خەیبەر بکات، کە وەبوو ئێوارێ فەرمووی بەیانی ئاڵاکە دەینە دەست کەسێک، ئەو کەسە خوای خۆشەیە و خوا پێغەمبەری خوا لێیان خۆشەیە.
أو بياني آلاكي دادس حضرت عليش فرموي أبي أمره وبجنقم همويان وكو خومان ليبكم بيغمري خواش فرمي آوانا فوالله لأن يهدي الله بك رجلا واحدا خير لك من حمر النعم بوناتو تو أمك أيكي بو أودني أوان وكو خود ليبكي بلكو بو أودك كأوان بيني تسر أو رقاي وكو خود كأما مقاصدي أو فرمودي من نامي لخزمتانا بويا للراستي دا گەیشتن بەو قەناعەتەی کە من ڕایەت و ئاڵای داعوە هەڵەگرم بۆ خۆم ئەوە شەرەفێکە دەستی هەموو کەس ناکەوێت من بۆ خۆم ئاڵاکە هەڵەگرم لەبەر هیچ کەس هەڵی ناگرم و چاوەڕوانی هیچ کەسێکیش ناکەم بەلغوا عنی وەلەو ئایە زانایانە فەرموون هەر ئەم ئایەتە بەلغوا تەکلیفە لە پێغەمبەرەوە عنی تەشریفە وەلەو ئایەش تەخفیفە يعني أجر يك آياتيش به من بو خوم ديجينم جاب فرماني بيغمبر جاب جيكم أما بيش أوي تشاو بجرم باداشتي أو خلقه جاري خمي خوم كمن هيزو قوتي كم تيايا أم هيزو قوة دعاء خوا محاسبة وبرسيارو لي بيتشينوكا كواتا خالي دو همان من لبر خوم دعواكم بو خوم أيكم بو باداشتي خوم قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني بوي ابن القيم رحمتي خوي لي بيه اللي قصة جوانا كان يفرمي ولا يكون الرجل من أتباع النبي حقا حتى يدعو إلى ما دعا إليه النبي على بصيرة خوي ناقبوا براستي هر أليرو كمن لبر خوم بانغوازم كر يتر لكومالي بلا نجات مبي منت بسر كساناكم تكليب لكز ناكم اليروا أجيب ويلا نريد منكم جزاء ولا شكورا إيتر تشاورواني سباسي خلق تشاورواني مدحي خلق تشاورواني هلاي خلق ناكي چونك من كاتي نيوجكم إيتر همو خلق هاتشي بلا من يوجي خم هركم چونك بوخم نيوجكم كاري دعوش كقناعتم بودروز بوخم دعوة بوخمكم إيتر خلق مدحم كايا زممك ولا تمنن تستكثر الديان آياتيتر كأمن للنتيجة ماندو نابي منت بسر كزناكي تمالي روتيناكا روش بروش سوستو چالاكتر بي چونك بوخوا ميكم لما قسيكي زانان بيني زور گرنگ بو بلامو دي فرمو زور آقاتان ليبي قد چا نبرنا رفيقا كانم بون بتاجير بون بخاون ماو بون بخاون عقارات ومش هلشواني خوام ماو أما خاڵی سێهەم بەڕێزەکانی من کە ئەمەش یەکێکە لەو خاڵە زۆر گرینگانە بۆ خەڵکی داعی لە هەر ئاستێکا بێت جا داعی ئەوە نییە تۆ لەسەر شاشەیەکی تەلەڤیزیۆن و هەزاران خەڵک وەکو وتم لە خۆتەوە ئەبی بە داعیەسا من دەتوانم داعی خۆمە مەگە داعی خەڵکیش نەبم خۆ لە قیامەتەکە خۆم باش بووم خۆ لە هەمان کاتە خوا نەخواستە داعی خەڵک بم و هەموو خەڵک لەسەر دەستی من فێری دین و ئەخلاق بێ و ئەوان بۆ بەهەشت بچن و من بۆ جەهەنەم بچم ئەوان باش بکەن و من خەراب بکەم خۆ من لە هەمویان خەسار و منتر بووم بۆیە خاڵێکی تر بۆ ئەوەی ببی بە ئەو داعیە زۆر باشە بۆ ئەوەی ببی بەو داعیەی کە هەم بۆ خۆت و هەم بۆ خەڵکی تریش بەڕێزەکانم کار بکە بۆ ئەوەی جێگەی قبوڵیەتی خودابی تاوەکو خوا بانگەوازی مەقبولیەتی خۆیت بۆ بکە خاڵێکی زۆر گرینگە کارێ بکە تا لای خوا قبوڵ بووی هەر کە لای خوا قبوڵ بووی ئیتر خەمن نەبێ خوا بانگەوازت بۆ کە خەڵک تۆیان قبوڵە سيريو فرموديكن كلا بخاري دا هاتوا إذا أحب الله عبدا نادى جبريل خواهي جورب بنديشي خوش بيه بانجي جبريل كأفرمي أم بندي من خوش من توش خوش بي أوش بانجي همو فريشتكاني آسمانك أم بندي خواه خوش يمش خوش ماني يوش خوش تان بي أو جار لوي و قبوليتي أرزي بودرتشت هر كاتب إنسان جيش قبوليتي لا إخوة يترخمي نبي لا يخلقش قبوله أو هنجاويكي زور جرينجا كبس شون بتشي شويك بتشي رجايك دبيتا مقبوليتي لا إخوة تاخوا بانجوازي قبولية بوبكا أوش خوي لخوي دايك كلو توراني دتواني چندين ساعات بلام أيزاني كالحمد لله جنابتان لأستيا كان أزانين خوا
کامی قبوڵە چۆنی قبوڵە بەچی شێوەیە قبوڵێتی چۆنها بکەین لای خوا وەردەگیرێ. خاڵی چوارەم پێویستە بانگخواز پلە و مەهامی خۆی بناسێ و بزانێ کە ئەم کاری من دەیکەم کاری تەواوی پێغەمبەرانە، کاری تەواوی چاکان و پاکانە. ئەلێرەوە بەڕێزەکانی من شتی زۆر گرنگ دێتە بەرەوە. هەر کاتێ قسەیەکم کرد، هەر کاتێ مووقیفێکم وت، هەر چیەکم وت کە ئەم کاری من بڕیارە کاری پێغەمبەران بێ، بزانم پێغەمبەران وەکو من ئەم قسەیان کردووە، وەکو من ئەم هەنگاویان ناوە. ئەزانم ئەلێرەوە ئێستا نەزانینی ئەو مەهام و پلەیە ئەندازێک فەوزایەکی لە ناو بانخوازانە دروست کردو کە جێگەی ئەسەف و داخی هەمووان. یانی منێک ناوی خۆم نابێت داعی و لەم پشتی مێزەوە بە ناوی داعوەوە خوا نەخواستە قسە لە ماڵی خەڵکو و لە مناڵی خەڵکو و لە ناموسی خەڵکو و لە شەخسیەتی خەڵکیکی تر بکەم کە ئەویش وەکو من داعیە. ئەمە پێی دەوترێ چی؟ ئایا پێغەمبەر قەت وای کردووە؟ ئایا ڕۆژێک لە ڕۆژان هیچ پێغەمبەر و چاکوانە و پاکانێک لە کاری داعویە هاتوونە زەمی کەسێکی تر بکەن؟ ئەمە جۆرێک لە فەوزای داعوی ئەمە دروستیەکات کە مەهامەکەی خۆی نازانێت، کە پلەپایەکەی خۆی نازانێت، کە هەر کاتێکە من زانیم من خاوەنی ئەو پلەپایەم کە ئەم کاری من کاری پێغەمبەرانە، کاری تەواوی ساڵحینی سەرەتا و کۆتایە، لەبەر ئەوە ئیتر دەمم دەگرێت لە شتی خراپ، چاوم دەگرێت لە شتی خراپ، دەسم دەگرێت لە شتی خراپ، نێتم دەگرێت لە شتی خراپ، هەر هەمووی خەریکی کاری چاک و جوان و پاک دەبم. بۆیە ئەلێرەوە دەبینین بەڕێزەکانی من کە بەداخێکی زۆرەوە کە ئەویش دەبێ بە بارێکی تر کەسانێکمان دەچێتە پلە و مەهامی بانگەوازیەوە و خەڵکانێک وەکو بانخواز ئەیبین و تەمەشایەکەن و لێی وەردەگرن کە چی لەولاوە ئەو پلە و پایەی لەبیر دەچێتەوە بە جۆرێک مامەڵە دەکات کە لە باتی ئەوەی بانگەوازی خوایی بێ و خەڵک لای خوا و خوا لای خەڵک شیرن و جوان بکە بە پێچەوانەوە کە بە هیچ جۆرێک دروست نییە تۆ کەسێک ناشرین کەی جاوەرە ئەو کەسەش داعی و بانخواز بێ. بۆیە ئازیزانە من وا دەبینم و سەیری کاتەکەکەم کاتەکە کۆتاییە و بەڵام ئەم چوار خاڵەی کە باسم کرد هەر کەسێک بەوردی بانگی خۆی بکات، خۆی بە بانخوازی خۆی بێ و هەروەها لەبەر خۆی بانگەواز بکە و هەروەها کار بکە بۆ ئەوەی کە قبول بێ لای خوای گەورە، خۆی کارێ بکات تا لای خەڵکیش مەقبول بێ. خاڵی چوارەمیش مەهامی خۆی بزانێ، قەنەعەتمان وایە یەکێکە بێ لە داعیە سەرکەوتەکان، یەکێکە بێ لەوانی کە دەتوانێت خزمەتی گەورە بکات. بێگومان زۆرێکن لەوانەی کە ئینسانی داعی پێویستە بیکە، هەروەکو ئەو سێ گوچکەیەی شێخ زەیدان فەرمیەتی کە هەموو داعیەک پێویستی بە الإيمان العميق، الفهم الدقيق والإيمان العميق والاتصال الوثيق کە سێ گوچکەیەکە لە ئوسوڵ الدعوەیە هاتووە هەر کەسێ دەوێت بیخوێنێتەوە کە کۆمەڵی خاڵبەندی تایە. ئەو کاتە خۆت وجدانی خۆت هەستەکەی کە داعیەکی کە گەیشتە ئەو ئاستە بێگومان داوەکەشت لای خوای گەورە قبول دەبێت. من بەو ئەندازە لە خزمەتانە کۆتایی پێدەهێنم، داواکەین لە خوای گەورە بە گەورەیەکی خۆی و ناوە پیرۆزەکانی خۆی وەکو داعی و بانخواز یادداشتمان بکات. داوای لێکەین بە گەورەی و ناوە جوانەکانی خۆی بمان کا بە ئەداتی خێر بۆ ئەم کۆمەڵگەیەمان. جارێکی تر سوپاسی ئەو برا بەڕێزانەکەین لە لقی ئینستیتوتی ژیار و ئێوەی بەڕێز و خۆشەویست ئازێتان کێشاو لەو کاتەدا. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.